بەڵێ من هێرش عەبدوڵڵا عالی کوڕی شێخ عەبدوڵڵا عالی ئاشقڵکەی دیارە ساڵی پار تقریبان 26 ساڵێک و 3 مانگ پێش ئێستا ماڵەوەمان بەردەمانی فڕۆکەزانەکانی تورکیا کەوتن و ئێمە خەڵکی سڤیل بووین سەر بە هیچ لایەنێک نەبووین نە لایانی پەکەکە نە لایانی هیچ لایەنێک نەبووین تەنها باخ و بێستان وشتمان هەبوو لێ چوو بوون کە شتەکان ئاودەن لە کاتی هاتنەوەیاندا بەر فڕۆکەزانەکانی تورکیا کەوتن دیار لەو بردماندا براکەم بە سەختی بریندار بوو باوکم و خوشکم و برام شەهید بوون خێزانی براکەم منداڵەکانی هەمویان بریندار بوون تا ئێستاش هەر برینەکانیان ماوە و تا ئێستا شەهیدەکانیشمان ئەو سێ شەهیدانەی کە داوە باوکم و برام خوشکم شەهید نەناسێنراون لەلایەن حکوومەتی هەرێم لەلایەن حکوومەتی ناوەند بەغداوە لەلایەن هەڤاڵانی پەکەکە لەلایەن هیچ کەسێکەوە نە هاوکاری کراوین نە قەرەبوو کراوینەتەوە نە تا ئێستا هیچ شتێکشمان بۆ کراوە و چەندین ڕێکخرا و CPT و کۆمەڵێک ڕێکخراوی تر هاتوونە ماڵمان خاچی سووری نێودەوڵەتی هەمویان هیچ شتێکیان نەکردووە تەنها لە دوانیان لە منۆر گرتووە و تاو هیچ شتێکیان نەکردو بەڵێ ئێمە خواخوامانە ڕێکخراوێک کەسێک خێرخوازێک هەر کەسێک بێت کەیسەکەمان بجوڵێنێ ینی شتێکمان بۆ کات لانی قەرەبوو بێ لە لایانی ئەو شەهیدانەمان بە شەهید ناسێنێ لە حکوومەتی هەرێم بێ لە ناوەند بێ یان قەرەبووکردنەوە بێ لەلایەن هەڤاڵانی پەکە لە هەر کەسێکەوە بێ ئێمە پێشوازی لێ دەکەین و دەستخۆشی لێ دەکەین بەڵێ ئەوە زۆر پێسەیر بوو لە کاتی کە چوون بۆ نەخۆشخانەی پزیشکی دادوەری لە ڕاپەڕین وتم ئەوانە شەهیدی فڕۆکە ینی بردمانی فڕۆکە کران کەچی لێ نووسرا تەنها برینی پارچە ینی بەهۆی پارچەی برینەوە بەهۆی پارچەی بۆمبەوە شەهید بوون نەنووسرا کە شەهید بوون نووسرا بەهۆی ئەوە کوژراون نانووسرێک ئەوان شەهید بوون تایار لێداون ڕوونکردنەوەی تەواو نادەن ئیتر نازانم بۆ چی هۆکارەکەی سیاسییان چییە بەداخەوە وەڵا داوا دەکەین لە حکوومەتی هەرێم لە حکوومەتی ناوەند لە هەڤاڵانی پەکە لە هەر لایەنێک ینی هەر لایەنێک بێ لە داوا دەکەین ئەو کەیسەمان بۆ بکەنە کەیسێکی نێودەوڵەتی یعنی بنماڵەمان قەرەبوو بکرێنەوە شەهیدەکانان بە شەهید بناسێنرێن ینی هیچ معقول نییە تا ئێستا ساڵێک و 3 مانگە هیچ لایەنێک نە حکوومەتی ناوە نە حکوومەتی هەرێم هیچ لایەنێک و چەندین جارش هەوڵمانداوە ینی چەندین جار هەوڵمانداوە چوونە لای ئەنجومەنی وەزیران چوینەتە لای حکوومەتی ناوەند هەوڵمداوە بەڵام تا ئێستا هیچ وەڵامێکیان نەداوینەتەوە